ابرای کات گفت زور تا مزدوری گوشت عشری ما 37 کیلومتر دان 260 گرم هاتیا بس خواستی عشری چیره پراسوی عشری من کل جیان با عفدی بو کرمانا 9500 دینار پیغمبر صلی الله علیه و سلم خواردیتی شپایا استاورو کسی سیم سر بری دوتن بسری بو واد بینی که هیچ نیمه پشتکی پشتی زیادتر دخو وەکو تامی خۆشترە سوکترە لە یەکێک لە قەسابخانەکانی شاری هەولێر گۆشتی حوشتر نورەی بۆ گیراوە و خەڵکی چاوەڕێن بۆ ئەوەی کیلۆیە گۆشتی حوشتر بەدەست بخەن و لە ئێستادا گۆشتی حوشتر هاوشێوەی گۆشتەکانی مەڕ و بزن و جوانەکە خواستێکی زۆری لەسەر هەیە و ئێستا هاتوومەتە لای حەمووی ساویر قەساب کە ئەو خاوەنی ئەم قەسابخانەیە دەمەوێت زانیاری زیاتر لەو وەربگرم خاک محەممەد سڵاو دەی بێم کاتە پێم بڵێ ئەم قەرەباڵغیە چیە لێرە هەیە وەکو ئەمە داشکاین دەکەین وەک داشکان دەماندی لە بەعزە جێیان هاوشێوەی شارەکان دەیان فرۆش کیلۆی بە 22,000 25,000 ئەمنیش فکرێشکەم کردەوە چکە ئەمن لە قەدیم زەمان ئەم هەولێر دەزانێت ئەم داشکاین دەکەم هاوکاری خەرچی دەکەم چاوم لە چتی گران نەبوو چاویشم لە چتی گران نابی لە خۆی بەزیاد بی هەستان بە چتەچی لەگەڵ ڕزدەری برام داشکانێکمان پێکهینا چتێکمان کرد چیرۆی پەراسوی عشترمان کە لە جێیان بە عەفدەی بوو کرمانە 9500 دینار ئەوڕۆ کۆتا ڕۆژە داشکان ئەوەی چەندە گۆشتی حوشتر ماوەی یەک هەفتەیە یەک هەفتەیە ئەو داشکانم کردێ نەرم کرد بۆ 13 ڕۆژانی تریش داشکانم کردەوە بۆ فرۆشتنی گۆشتی حوشتر ماوەکەی چەندە دەست بە فرۆشتنی گۆشتی حوشتر 5 ڕۆژە بەس خواستە چی گەلێک یەکجار زۆری لەسەر بووە چونچینە پێغەمبەر صلی الله علیه و سلم خواردیتی شپایە لەکوێ حوشترانەتان بۆ دێت لەکوێ دەیهێنێت ئەو حوشترانە لە وڵاتانی دی هاوردەی هەولێر دەکرێتن یاوەتەیە سعودیایە یاوەتەیە بەغدایە موشرا هەلو جیانە دێتن ڕۆژانە چەند دانەیان سەر دەبڕن ئەستا ئەوڕۆکە سێم سەر بڕی دووتەن بەسەرێ بوو 2,700 دەبوو تەواو دەبێت خلاص دەبێتن وا دەبینی کە هیچ نمایە ئەوەی ما بیتن ئەو پەڕی 300 کیلۆمایە هیچ وانمایە خواستی خەرچیش خواستە زۆری لەسە بووە ئەمەش لەگاوەیە هاوکاری خەرچی بکەین باشە چێنەوە کەسانێک کە گۆشتی حوشتر دەگرنێت وەڵی ئەو خەرکەیە خەرچەوە لێ دەکرد ئەو هەموو ڕاوەستانێمان فڵە لە چینێکی تایبەت هەیە بۆ نەخۆشی دەیباتن ئیمەش دەکەوتووە شتی بێ قانونی ناکەین ئەو وەستی قەسابخانەیە بە تەندروستی مۆری قەسابخانەیە ئەگەلەگەرم بی ئەوە مۆری قەسابخانەیە کە خەرچیمە لێ ئەمین بوو بەعزەکەیە بەبێ مۆر دەفرۆشی ئەوە غەڵەترین شتا ئەمە ڕۆژانی جدا شکای دەکەین لە گۆرکی کوردی باشە پێم بڵێت شوێنێکی حوشتر زۆر خواستی لەسەرە وەڵی وەکو خۆم پشتەکەی پشتی زیاتر دەخۆم باشە جیاوازی گۆشتی حوشتر لەگەڵ گۆشتی حیوانەکان تامی خۆشترە وەکو تامی خۆشترە سوکترە لە گۆشتی گۆلک چوها گۆلک بەسەرعەت بڕە قورسە هەر حوشترێک چەند کیلۆ گۆشتی تێدا هەر حوشتێک چەند کیلۆ گۆشت تێدایە ئەگەر 900 کیلۆ بیتن 500 کیلۆ گۆشت دەدا 550 ئەگەر باسێکی بۆ بکەی هەر لەسەر ئەو گۆشتانش بزانم ئەو ڕێژەی چاوریان چەندە ئەو بەزا سەپەراسووتی بەخۆی چاوری سەپشتی ئەو نمایە ئەگەن ئەو خواستە زۆری لەسە بوو چیلێ بە 10,000 دەمان فرۆشت ئەوش داشکانمان لۆ کرد کرمانە 7,000 دینارەوە باشە ئەو خواستە زۆرە لەسەر چی تایبەتمەندێکی خواستی لەسەر تایبەتمەندی ئەوەیە کە خەرێک دەزانی چ دەخوا شتێکی باشە خراپ نییە گۆشتە سووکە بەپێ قەبارەی حوشتر بێتن و گەورەییان دەبێ ماوەیەکی زۆریشی بووێ بۆ کوڵان ئێوە زانیاریتان هەیە وەکو کوران 2 ساعات و نیو تا 3 ساعتی دەوێتن 2 ساعات تا 3 ساعتی باشە لە یەکێک لە گرتە ڤیدیۆەکانم کە خۆت بڵاوت کردۆتەوە لە تیکتۆک بینیم وتت جەرگی حوشترەکە بە بەلاش دەدەم بەو کەسێک کە زوو بیگاتن زۆرێک لە شەقبوون لە جەرگی حوشترە ئەمە هۆکارەکەی چییە؟ گوتم ئەوەی زوو بێتن داشکانم لۆ کرد بوو یەکەم ڕۆژ کردمانە بەلاش ڕاست دەکەن بەس ماشەڵڵا ئەو کاتی دێرکوانە کەس بە کەس نەدەکات گۆشتی حوشتر ئەگەر پێم بڵێ بەشەکانی هەردانەیە و چیلۆی بەچەندە بۆ نمونە پەراسوو بەچەندە نەرمک بەچەندە ئێستا پەراسوو لە جێیان دەماندیت کە گوتم 15,000 بوو کردمە 9,500 پێش لە جێیان
16 ئەوانە بوو ئەم کردمە 11500 نەرمک 22 بوو ئەم کردمە 3500 دینار کاوڕۆ کۆتا ڕۆژی داشکان بوو ئینشاءڵڵا لە گۆلچی ژۆ جارە داشکاین دەکەینەوە خوار هەموو بازاڕی ئەمە چامان ئەوەی دەبین کەم ئەها بێمەعاشی هەیە ئەندە خەرگەیە کەم دەرامەتەنیتی ئاز ناکەم دەتوانم بە 90 بدەم بەس زەمیری خۆم ڕتع دەکەم وەبی کە دەورەمەندەکە پێکرا فەقیرەکەش پێ بکڕێتن نمونەی کەسانێکتان هەیە کە هاتبنە ئێرەم بڕێکی زۆریان کڕی بێتون لە ماڵەوەی دابنیان تازە ئەوە ئێستا ژوادام نایە کابراایە کاتگوت زۆر تا مەزوری گۆشتی عشتریمە 37 کیلۆمتردان ئێستا علاگەشکەدام نایە ئەو لۆ مەطعەمە چێو لێرە باڵە خۆشەکە هەیە بەناو بانگە ئەو لۆ باڵە خۆشەکەیە سیرێکی بکەن لەگەڵەکەم بێ پێم بڵێ بزانم ئێوە ئەو لۆ مەطعەمە لۆ مەطعەمیە لۆ مەطعەمە لۆ مەطعەمیە کە تەڵەبیان لەسەر بووە وەک هەگرتن خەرکەکی زۆر ئەوە ئێستا پێت پیشان دەدەم بزانە کە چەند نامەم لۆ هاتیە خەڵک لە ڕێگەی تەلەفۆن و پەیوەندی و نورەی بۆ ئێستا پێت پیشان دەم بزانە چەند نامەمان لۆ هاتیە لە تیکتۆکی ئەو چەند ڕۆژەی 261 نامە هاتیە بەس خواستی عشتری هەمووی بۆ داواکاری گۆشتی هەموو داواکاری گۆشتی تکەیە و عشتریشە بەسەراحەت چونچی نییە بۆ سعرەی ئەمە کەوەک خۆمان چامان لە قازانجی نییە چکە منەتمان بە قازانجی نیە عەزمان لە خەیر و چاکە بیاوەتیە دەستخۆشیش لە کەناڵەکەتان دەکەم زۆر زۆر سپاس دەکەم خەڵک هەیە لە ڕێگەی پەیوەندیکردنەوە بوون منە نورەی بۆ گرت بێتن والله ئەم بخۆم دانانم نییە خەرکەچ زۆر ژێم عادز بوو لە ڕێی کەناڵەکەین گۆ زۆر داوا لێبردنیان لێ دەکەم کە ئەوانەی هاتینە یان تێ چەند ڕۆژیت کە بەبەریان نەکەتیا ئەم داوا لێبردنیان لێ دەکەم لە بیری نەکەم گۆشتی حشتر کە خەڵک دەیکڕێت هەر ئەوە بوو کوڵاندنە یان بوو کەباب و شتی واش ئەمە هیچ ئێستا کە ئەوە گۆلکە ئەوەیە گۆلکە ئەوە لە جێیان کە بەعزە قەساب دەفرۆشی بە تەعدای هەموو لێرێ بە 16 دەدات لەو کریتمە 70,000 دینار ئێسکە گەورەکانی حشتەکان چی لێ ئەوە دوولاقە خەرگەیە خواستی لەسەر لاقی دێشیدن یان پشتی دێشیدن لۆی باشە بەخۆ چیلەوە خەڵک هەیە ئەمانەش بکڕێت ئەوە نامینێتەوە خواستی یەکجا زۆری لەسەرا باشە بۆ پارسەکردنیشیان ئێوە ئامێری تایبەت بەکار ئامێری تایبەت چونچینە ئەوە ئەگەر تەمەشاکەی دەستە ناو گۆشتی دەبتە وردە گۆشت دەستە ناو ئەو گۆشتەی عەدمی دەکاتن بۆ ئامێرەی ئەو ئامێرەمان لە سین لەواتیا ئەو ئامێرەمان لە سین لەواتیا ئیشەکانی خۆمان پێ ڕادەپەڕێن خاوێنتر تەمیزتر زۆر سپاس دەکەم بەڕێزی دەستخۆش کەناڵەکەتان دەکەم چاویم بینەرانی پایتەخت میدیا ئەمەی بینیتان کە قەڵەباڵغێکی زۆر لەم قەسابخانەیە هەیە وەخواستێکی زۆریش لەسەر گۆشتی حشتر هەیە کە بەشێکیان تەنانەت بوو نەخۆشی و چارەسەرکردنی نەخۆشی دەیبن کە پێیان وایە یاخود باستەوە کراوەکەوە گۆشتی حشتر شیفایە بۆیە ئەوان بەم ڕادە زۆرە بەم شێوە زۆرە ڕۆیان تێ کردووە ئەم چە خولەکەی کە منی لێبووم بەڕاستی تەنانەت نورەی لەسەر گیرا بوو قەڵەباڵغێکی زۆر هەبوو خەوەنی قەسابخانەکەش باس لەوە دەکات کەەوە خەڵکێکی زۆر لە ڕێگەی تۆڕە کومەڵاتیەکانەوە پەیوەندیان پێوە دەکەن بۆ ئەوەی بتوانن چەند کیلویەک لەم گۆشتی حشترانە بەدەست بکەن